لۆ تەمەشام دەکەی بۆ سەیرم دەکەی کا تەمەشام کردی کاکە وەڵام سەیری تو ناکەم هەر تەمەشاتم نەکردیە نا تەمەشای منت کردیە دەبێ بزانم لۆ تەمەشام دەکەی دەمناسی ناوەڵڵا ناتناسم بەس وەڵڵا ئەمن تەمەشای توم نەکردیە نا تەمەشات کردیمە دەبێ بزانم لۆ تەمەشا من دەکەی تەمەشاکردن دیاردەیەکە ساڵانی زوو زۆر بوو خەڵکێک لەسەر یەک تەمەشاکردن تووشی گەورەترین کێشە دەبەوە بەڵام لێستادا و دیاردەیە کەم بۆ تۆ بەڵام هەر هەیە کەسانێک هەن بە جۆرەها شێوە سەیری کەسانی دیکە دەکەن بۆ نمونە ئاوەڕ دەدەنەوە لە کەسەکان کەسەکە ناحەقی نییە بڵێ کاکە بۆ تەمەشام دەکەی لۆ تەمەشام دەکەی خۆشەویستان لە پرۆگرامی مایکی دیمەنی ئەمجارە سەرەسەرە و دیاردەیە دەکەین و دەپرسین ئایا چ جۆرە تەمەشاکردنێک بێزارتان دەکات و پێتان ناخۆشەوەها تەمەشاتان بکرێت و چ جۆرە تەمەشاکردنێکیش بەلایت ئێوەوە ئاساییە بە هەر تەمەشا بکرێن لەو بارەیەوە تەمەشای خەڵک دەکەین و پێیان دەڵێن سقسەیەکتان هەیە لەسەر تەمەشاکردن لەگەڵمان بن تەمەشات دەکات زەردەخەنەکی لە بۆ بکەوتەوە ئەم نای بەقەرە لەو شتەی تێ بکەم والله ئێستا بوویتە ئاسایی یانی تەمەشاکردن کوڕ و کەس زۆر شتێک نۆرمەلی تەمەشایەک دەکە ئەو دیاردەکە ئێستا باوەنی و نەمایە هێندێک شەخسەنە ناڕەعا دەبن هەیە دەگەڵ بە شەڕدی خۆی سیرکردن مانایکی خۆی دەرێ ئەوەی کە سەیری دەکە یان حەزی لێتە یان ڕقی لێتە بۆ نمونە کوڕەکە تەمەشا کوڕەکەی دەکاتن یان کچەکە دەڕواز 6-7 کوڕ تەمەشایی دەکەن ینی تەمەشاکردنەکە جاری وایە شەرمەزار کەرە لە بۆ کەسەی کە تەمەشایی دەکرێت نا شەشی زۆر ئاسایی یەکێک باوەڕی بەخۆی با خەڵک تەمەشای بکاتێ ئاساییە زۆر ئاسایی زۆر کەس تەمەشای توی کردیە پێتێک نەچوو بێت ئاسایی بوو ئەبەدەن با تەمەشام بکاتێ زۆر ئاسایی شەشی جاران لەسەر ئەو تەمەشاکردنە کێشەی گەورە دروست دەبوو بۆ نمونە لۆ تەمەشام دەکەی کاتەمەشام کردی دەبۆ کێشەی گەورە ئێستا بەڕای جەنابەت هەر وەکو جارانە دەبێ ئەتو ڕۆژ بە ڕۆژ دەبی خەڵک پێش بکەویتن نەک ئەتو تەمەشاکردن شتێکی ئاساییە زۆر ئاسایە ئەوی تەمەشات دەکات زەردەخەنەکی لە بۆ بکەوتەوە ئەگەر زەردەخەنەکەی لە بۆ بکەی بە هەڵە تێناگات نا زۆر ئاسایی ئەو کەسەتوت لە خۆت متمەینی با تەمەشات بکاو با بە غەڵەتی شتێ بگا یعنی چی بە خۆت تەمەشا خەڵکی دیکە دەکەی زۆر ئاسایی بڵێ بۆچی تەمەشایان دەکەی هەر لەوانەیە یەکێک بیناسم یان شتێک ئەگەر نەیناسی نا لۆ تەمەشاکردنی نا هەر ئاسایی احتیادی باشە خەڵکی وا هەیە بۆ تەمەشاکردنە تێک دەچی دەرێ ڕەنگە بۆ نمونە شتێکم هەبێت بۆیە تەمەشام دەکات کاکە ژیان خەڵک ناخینتەوە خەڵک هیچ ناکە ئێستا هەرچی هەیە خەڵک ئەگە بە تەواتی بخینتەوە کتابی بخینتەوە خۆی ڕۆشنبیر بکە کەسمان لە زجیداکمان ڕۆشنبیر نابین وردە بە خۆت ڕۆشنبیرکەی کە خۆت ڕۆشنبیر کرد ئاسایی لە ئەو شتانە لەکنت تەبیعی دەبیتن ئایا ئەو کەسانەی کە بە تەمەشاکردنی کەسانی کە تێک دەچن ڕۆشنبیر نین نەمەسەلە ڕۆشنبیری لەوانەیە ئەو کەسە بەنەو ئەکتێ بگاتن کە بزانی کە ئەو کەسە بەرامبەری تەمەشای باشە هەر تەمەشاکردن چیە شەشی زۆر ئاسایە خۆ کابرا غەڵەتیەکی بەرام ئەگەر غەڵەتیەکی کرد لە پاش تەمەشاکردنەکەی ئەوە دەبیتن معنایەک بەس ئەگەر هەر تەمەشای کردیان چییە غەڵەتی چۆن یان چ غەڵەتێک بکات دەبێتە بۆ نمونە تعلیقی لە کچەکی دەداتن تەمەشای دەکات تعلیقی لە کچەکی دەدا یان کوڕە پەلارێکی لە کوڕێکتر دەداتن دەبیتە هۆی ئەوەی لەوانەیە ئەو کوڕە تووڕە بیتن کە بەڵام هەر تەمەشاکردن ینی شەشی زۆر ئاسایەتی چ قسەیەک هەیە لەسەر ئەو دیاردەیە وەڵای خۆی لە ڕاستیدا بە تەمەشاکردنی هیچ نابیتن ئینسان دەبی مشکلەی نەی بە تەمەشاکردن چکە ئێستا مەسەڵەن ئەمە لێر دەڕۆم کابراک تەمەشام دەکا ئەگەم بەخۆم تەمەشایکەم دەکام ژۆ چیویمە بەس ئەو با هەر تەمەشام بکەم ژێبەوەی نادە بکەوت تەمەشام دەکاتم چکە ڕەنگە ئەو بۆ نیەتی تەمەشام نەکە ڕەنگە ئێستام تەمەشات و دەکەم
تەماشاکردنەکەم لەگەڵ تو نەبیتن زەیم لە لایەکە بیتن ئەم نای بەغەرە لەو شتەی تێ بکەم میساڵن ئێستام لێرە سایاق تەکسیمە کاسبیەکەیم نەوەیە کە تەماشا نەفەرێک دەکەم کابراگە تەکسی بێتم دەزایت یعنی ئیشەکەی من دیارە ئەم لەبەوەی بزانام نەفرە بڕۆ بسە جێچێگەنە بۆ نیەتی تەماشای ناکەم کۆکوونیە کابرا خۆی کیف خۆیتی ستام تەکسیمە ڕۆژی 1000 شخصی سوار دەکەم تێدەگەی کابرا میمێ لەگەم سوار دەبی لە خۆی کۆکوونی و کیف خۆیتی پەیوەندی بەم نۆ نیە برێم لۆ جرکە لەبەرە لۆ ئەو حالەی ئەو پەیوەندی بەخۆیەوە هەیە چ قسەیەک تێرە سەر و دیاردەیە والله ئێستا بوویتە ئاسایی یعنی تەماشاکردن کوڕ و کەس زۆر شتێکی نۆرمەلیست تەماشایەک دەکەن ئەو دیاردەکە ئێستا باوەنی و نەمایە ناوەڵە نەمایە خەڵکانێکن تا ئێستاش پێ تێک دەچن چ نەمانی تۆ نوع خەڵقانی ئێستا پێ تێک بچن ئێستا دیاردە نەما زۆر احتیاجەوە تەماشای دەکە کچ و کوڕ نۆرمەلە شتێکی لەلات ئاساییە بۆ نمونە من لێرە ڕەت بم تەماشای جەنابەت بکەم کە ئەتوو لە توم تێپەڕدا ئاورد لێ بدەمەوە تەماشات بکەمەوە دووبارە زۆر ئاسایی شتێکی احتیاجی خۆ بە تەماشاکردن سڕ دەقابلێت تەماشای مەکەم تەماشاتەکەم شتێکی نۆرمەلە احتیاجان شتە هەبوو شتێکی یعنی نەشیاو بوو نوع تەماشاکردن و لەوی دەگەڕاوە تەماشای دەکە بەس شتێکی نۆرمەلە تەماشایی دەکەوە تەماشایی دەکە احتیاجیان یعنی لەلات ئاساییە بۆ نمونە لە بەرامبەر ڕاب وەستم 10 دقە تەماشات بکەم بەس زۆر ئاساییە ئاسایی شتێکی نۆرمەلە ئەو خەڵکەی بەرامبرت بە تەماشاکردنی تو پێ تێک ناچن هەندێک شخصی دەگەرێتەوە سانە و شخصەکان کەسی پێ تێک دەچێت تەماشایەکی جارەشیش هەندێکی نۆرمەلە 20,000 تەماشایەکە احتیاجیان ڕەنگە تەماشاکردنیش بۆ تەماشاکردن دەگۆردی حتمما بزەوە تەماشاکردن لەگە تەماشاکردن فەرقشی هەیە بەڵێ جیان کامە تەماشاکردن تێک دەچی هەندێک تەماشاکردنی کابرا تەماشات دەکات بە شتێک نۆرمەل هەندێک شتێک و بڵێ بە غەزەب تەماشات دەکەن یان شتێکی لەگەڵ توێ تەماشات دەکات حەسەب دەگرێتەوە شخصەکە و تەماشاکردنەکەی بە کامە تەماشاکردن تێک دەچی ئەمە بەهیچ تەماشاکردنەک تێک ناچم ئاساییە لەکنت خەڵک 1 ساعات سەیرت بکە بە 1 ساعت سەیرم کە بە تەماشاکردن سوڕ دەدە هیچ قەت تووشی کێشە بووی لەسەر بابەت ناوەڵڵا بۆ ئیشمان لە بازارێ و خەڵک زۆر تەماشامان دەکە و شتێکی نۆرمالیشە بەس باشە ئەوە بۆ نمونە کوڕ و کوڕ ڕەگە زیینێر بۆ نێت تەماشاکردنەکە ئاساییە بەڵام ئەی بۆ نمونە من و تۆ لێرە بوەسین و ینی دەمێکی خۆش سەیری کچەکە بکەین نابێەوە شتەشی هەڵەیە کو دێمە دەمەش خۆش سەیری کچەکە بکەینەوە دەستە قالب بچکە ئەو ناستە قالبی تەماشاکە قالبیەوە ئەو دەستە قالب بچکە تو بە شوهبەتە شو بە شتەشکە تەماشای کچەکەی دەکەی ناستە قالبی دەمەک تەماشای کچەش بکەی کو تەماشای دەکەی دەمەک کچەکە ئافرەتەکە حەقی خۆیتی بگەڕێتەوە پێت بگەڕێتەوە پێت لێ تەماشام دەکەیت چکە 10 دقە بۆ تەماشای کچەش بکەی خۆ دیت نەگنیە بەس تەماشایکەوی تاوە تێپەڕی دیاردەی تەماشاکردن ڕەنگە بە زۆری لە وڵاتی ئێمەدا هەبێت نازانم جەناب سەفەری دەرەوەت کردویانەوە بەڵام خەڵکانێکن دەڵێن لە دەرەوە کەس تەماشا کەس ناکات والله سەفەری دەرەوە نەکردیم من بەس ئەم ژۆشت و عینە و گوێم لێ بۆ دیاردە هەیە لێ و کەس تەماشای کەس ناکە بزەوت باشە ئێمە بۆ زۆر سەیر یەکتری دەکەین والله دیارە ئەمە ملەتەشی لە پاشین لێ زۆر سەیری یەکدری دەکەین ئەگەر لە پاش نەبانە زۆر سەیری یەکدری ناکەم بە سەیریکردن چڕ دەداتن سیرکردن بخۆی پندێکی پێشینانەوە بزانام دەڵێ بە تەماشاکردن کەس نابتە پاش یانە کەس نافتە پاشا بزەوت ئەوەی کە تەماشات بکاتن بەهار تەماشات ئارێ وەڵە بار تەماشات بکاتن پندەکەت زۆر شتێکی جوان بوو مجتمعی کوردی هۆکاری یعنی نام سەقەفیە بەڕاستی والله دیارە ئەمە ملەتەشی لە پاشین لێ زۆر سەیری یەکدری دەکەین ئەگەر لە پاش نەبانە زۆر سەیری یەکدری ناکەم بە سەیریکردن چڕ دەداتن هیوا هەیە هەر ئەگە تەماشات کە وەکو بڵێن دێهوێ لێت بدە ئەو ژوورەیە ئەو بە هەر تەماشام بکەم ژێبەوەی نادە بکەوە تەماشام دەکاتن هەیە بەشکە هەیە مەسەڵەن بە غەرزە بە تەماشاکردن تێک دەچن بەچی تەماشاکردن چ تەماشاکەی بۆ نمونە من ئێستا تو دەڕۆی لێرە ئاوڕ دێ دەدەمەوە تا دەڕۆی بەڵێ بەڵێ تێک دەچی ناوەڵڵا هیچ کێشەمان نێت جاران دیاردەیەکە بوو لە ناو خەڵکی ئێمە بۆ نمونە کەسێک سەیری کەسێکی بکرد بە خەڵکەکە یاخود ئەو کەسێک کە سەیری دەکرێت دەگەڕاوە دەگوت بۆ تەماشام دەکەی دەبۆ کێشێکی گەورە کەسەکە دەیگو کات تەماشام کردی وەڵات تەماشات کردیمە ئەو دیاردەیە لێسادا کەم بۆ تۆ بەڵام هەر هەیە کەسانێک هەن بە تەماشاکردن تێک دەچن جەنابەت یەکێ لەو کەسانی کە بە تەماشاکردن تێک دەستیانەرات ئاسایی ئاسایە یەک حیبیشی نییە بەس هەیە بەڵێ هەرێ وەڵا ئەبوو ئەمە خۆ مێرانیمە لە ئێران هەبەوە بەخسوس لە ناو حەجەمەکانە گە چاویان لێ دەکەی هێندێک شەخسەنە ناڕەحات دەبن هەیە دەگەڵ بە شەڕدی تەماشاکردنەکەیان چۆنە خەڵکەکەی ناڕەحەت دەکەن وەڵا وە دەزانی کێشت لەگەڵی هەیە یا لێ مەشکوکی بە جوورێکە بەسەلەن وەکو بڵێن تاقیبی دەکە یا جوورێک وات لێ عاڵی دەبیت بە هەڵە تێدەگا بەخسوس هێندێکە مشکیان کولەن تێکەڵە لە ئێران زۆرە و دیاردەیە مەخوا لە شارە عەجەمەکان هەیە ئارێ وەڵا کارچێ بۆ بەس لەوێ هەیە مەخوای مشکلی حساب زۆرە لەوێ ئارێ وەڵا قەت تووشی کێشە بووی لەسەرەوە ناوەڵا الحەمدوللا نەبووە لەلات ئاساییە خەڵک چۆن تەماشات دەکا باتم ئەران دەژیم نەبووە شتیوان نەبوو
لەلات ئاساییە خەڵک چۆن تەماشات دەکا بۆ نمونە لە لای قاسەوە تاوەکو تۆقی سەر عاڵیمە بازە کەسێک کە دەبینی مەسەلەن شتی وای نەبینیوە لە جلو بەرگا پێی جوانە تەمەشاکە دەکا و ئاساییە بەس زۆر بەکەمی وا هەبووە مەسەلەن کێشە دروست بیت تەماشاکردن بۆ تەماشاکردن جیاوازی هەیە هەندێک تەماشاکردن هەیە ئاساییە بۆ نمونە ئێستا جەنابەت لە من ڕەت دەبی تەماشات دەکەم ئاساییە بەڵام تەماشاکردنی بە تەرکیزەوە هەیە ڕەنگە کەسەکە پێ بێزاربی ینی پێ هەیە ئەرێ وەڵا ئیوا هەیە هەر ئەگە تەمەشات کە وەکو بڵین دێهوێ لێت بدە ئەو ژوورەیە هەیە مەسەلەنیش وەڵا لەخوا بە زیاد بێ بەس قیافەتی بێجوان هەر بخی خۆشە چاوت لێ بکە خۆت سەیری کەس دەکەی هەبووارێ وەڵا بۆچی سەیریانت کرد ئەگەر زۆر سەیریانت کرد چوە سیرکردن ئاسانە کەس ناتوانێت چاوی خۆی دابخات بەشی بتری بە خاتری جل و برێک بۆڵە باڵا بەرزی ئەوانە جوان بووە چاومان لێ کردووە حەزت لێ کەسەکە باڵا بەرزبی تەرکیزت دەبا بۆ نمونیان جلبەرگەکانی بەری جوان ئێستا باشە من باڵا بەرزم ئەگەر تەمەشام بکەی زۆر تەمەشام بکەی وا دەو حەدەیدا نەبی کە مەسەلەن کابرا بەخۆی مەشکوک بی و دی بۆ سەیرم بکە ناوانە دەو حەدێکدا کە مەسەلەن چاوێکی لێ بکەی و تەواو کابرا مەشکوک نەبووە لێت قەت هیچ جارێک الحەمدوللا نەبووە لەلات ئاسایی ئەوە ئەرێ وەڵا ئەرێ وەڵا ئاسایی جەناب سڵاو تێ بێت مەمنون سڵام هەمان دیاردە چ قسێک تەیە والله وەکولەن ڕبتی بە فەرهەنگیە بە شخصیەتی یەک نەفەر کە چۆن بەرخورد بکات لە جامعیدا دەنێو کۆمەڵگایدا دەنا چاو لێکردن و تەماشاکردن لە کەسێکی کە هیچ ئیرادێکی نییە بە نەزەری من ئەوەی کە مەسەلەن دەگەڕێتەوە بە جوورێکی لێت ناڕەعەت دەبیەوە حتى مشكلات عصابي وەکو براکەم کوتی هەروانەیە قەت لەسەر ئەو جۆرە دیاردەیە تووشی کێشە بووی ئەبەدەن ئەسلەن نا سەیری کەس دەکەیت و سیر دەکەم وەلی بەو جوورە ناکە تەڕەف خراپ حاڵی بێت یا مەسەلەن جوورێک بێت کە ناڕەعەت بی لێم دەگەڕێم وەلای جەنابەت ئەو کەسانەی کە بۆ نمونە ینی بە غەرەزەوە تەمەشا کەسانی دیکە دەکەن یاخود وها تەمەشای دەکا کابرا ئەستن هەر ناشی ناسێ بەڵام کەسی بەرامبەر واتێ دەگا کە کێشەیەکی لێی هەیە کێشەیەکی هەیە لەگەڵی چ قسێک تێ بۆ ئەو جۆرە تەمەشاکردانە وەڵای ئیشاڵڵا کە مسلەت بن بەسەر عسابی خۆیاندا و تووشی و کێشە هەر نەبن بەس بەخوا هەژ بۆی دی بە خاتی پارە چاود لێ دەکا بە غەرەز بۆی کە تووشی هاڵەت بکە و ببی بە شەڕ پارە لێ وەربگری تووشی کێشەیەکی گەورەترت بکە باسی کە توش نەبیت و ڕێکار ئەوەیە ئەگە چاویش لێ بکەی زۆر بە کورتی چاو لێ بکەی وانە بیدی ببیت بە شەڕ و ئەوە ئارێ وەڵا خۆت لە سیرکردن تووشی هیچ جۆرە کێشەیەک نەبووی بەڵام نەتبینیوە لەسەر سیرکردن و چاولێکردن بووە بەرێ وەڵا لە تاران بووین هەر لەسەر تەمەشاکردن نەوەک تەمەشاکردن کابرا مەسەلەن بە هەڵەوەی زانیوە برادەری خۆیتی گەڕاوەتەوە سەیری کردووە کابرا بۆ یاتوتە پێشەوە بۆ مەسەلەن هەر جنێوی پێداوە ئارێ وەڵا بوویتە شەڕ باسی ئەوەی کرد کە گوتی کەسەکە دەبێت بەسەر عسابی خۆیدا زاڵ بێ ینی عسابی خۆی کۆنتترۆل کات بۆ نمونە ئەو کەسانێک کە تۆڕەنە ڕەنگە بە تەمەشاکردنێکی زۆر زۆر ئاسایی شتێک بچن ئایا بەڕای جەنابەت ئەوە عسابی ئینسانەکەی وا دەکات کە بە تەمەشاکردنێکی ئاسایی بیکاتە شەڕ و فەرتەنەچی بنێتەوە ئەوە هەموو شتێک دەخی لە دەو شتەیدا هەم مشکلی ئینسان هەم مشکلی جامعەکە مشکلی هەموو شتێکە یعنی هەموو شتێک ناتوانین بەتەنیا بڵێ فقط خودی شخصەکەیە کە مشکلیە دەبی کۆمەڵگا جوورێکە کە مەسەن دەسەر عسابی نەفەر تاسیری خراپ دادنەیە دەخانەوادەیدا کێشەیەکی هەیە بەڕاستی ناڕەعاتە نەفەر ئەوە لەبەرەوەیە زۆر بێکەی چ قسێک تێ لەسەر ئەو دیاردەیە والله خصوصا زۆر اعتیادی خەڵکی تەبیعەتی خۆی وایە ینی بر نوقسی خۆی ئەوە لێ زۆر تەماشا خەڵکەکە زۆر لە جیان دانیشتیمە ڕاوەستامە لە ڕێستورانتە لە مەطعەمەکە لە چایخانەکە نەفەرێکە زۆر تەماشای کردیمان زۆر پێمە ئاسایی بووە پێمە ئاسایی بوو هەیە تەبیعەتی خۆی وایە یعنی تەبیعەت وایە زۆر تەماشا خەڵکی دەکا عەزەکە خەڵک بزانستەکە چ ناکە شەشی ئەتادی بەلای من ئەتادیە ئەتیادیە بەڵام ڕەنگە ئەو کەسێک کە بۆ نمونە پێتێک دەچی بەلایوی ئاسایی نەبێتن جەنابەت باس کردوتت خەڵکێ تەمەشام دەکە ئەی خۆت تەمەشا کەست کردووە کەسەکە پێتی گوتبێ بۆ تەمەشام دەکەی نەخێر هیچ زار مەسەن تەماشای خەڵکیم کردیە مەسەڵەن تەمەشاکردن ینی شەشی لێ ڕوویدایە گەوا تەمەشام کرد بەس بەبێ هۆکار تەماشای کەسم نەکردیە بە هۆکارەکە چۆنە ینی بۆ نمونە ئەگەر هۆکارێک هەیە بە سەیری کەسێک بکاتن جوولەش سەیری دەکا تەلەفۆنەکە لە تەلەفۆنکردنەکە تووڕێە قسە بە کەسێک دەرێ شش لە بابەتانە کەسی وا هەیە بۆ نمونە لە تەنیشت ئەگەر تەلەفۆنت لە بۆ بێن تەمەشا تەلەفۆنەکەشت دەکات ئەوە زۆر عیبای بە شەش غەڵەتە ئەوە زۆر غەڵەتە بەسەن ئەوە نابێت و کابراکتە ئەوە لەوانە نیە نێچێ لەوانەیە شەکە بنووسی لەوانەیە شەکە پەیوەندی بۆ خۆ بەکەشکەبی جوانە تو تەماشای تەلەفۆنی بکەی
شەش جوان نیەوە جاری وایە تەمەشاکردن بۆ تەمەشاکردن زۆر ئاسایی بوون منەوە تەمەشا و برادرە دەکەم ئێستا ئەویش تەمەشا من دەکاتن ڕەنگە و نەزانی بابەتەکە چێ بەڵام تەمەشای دەکەم بەڵام ئاوەڕ دەداتەوە ینی ئاوەردانەوەیەکی لەگەڵا ئەو ئاوەردانەوەی بوو نازانم برێم چ ئاوەڕدانەوەی هەیە بەشکە هەیە مەسەلەن بەغەرزە هەیە شک لە خۆی دەکە هەیە مەسەلەن ئەو شتە بابەتانەیە مەسەلەن هەم کەس تەبیعەت یەک نییە هەموو کەس ساڵسوکە و تەبیعەت یەک نییە مەسەلەن هەیە بۆ نوێ تەمەشای دەکەی ئەوە کەسە شک لە خۆی دەبی عیبەکەم هەبی دەبی شتێکم هەبی دەبی کەسە لە دوای من بیتن ئەو لێکدانەوە دەکە شەبێ لێکدانەوەیە ئەو حاڵەتانەی کە لە تەمەشاکردن و لە سیرکردن و لە چاولێکردن دەبێتە کێشەیەکی گەورە بەڕای جەنابەت هۆکارەکە ئەوەیە تەمەشاکردنەکە ئاسایی نەبووە یاخود ئەو کەسێک کە تەمەشای دەکرێت حالەتی عەساب و دەرونیەکەی توندا بۆ نمونە کەسێکی عەسەبیە یەکسەر پێتێک دەچێت و دەکاتە شەڕ کامە هۆکارە بەڕای جەنابەت بەخۆی هۆکار لەوانەیە ئەو کەسەیە کەسەی عەسەبیە یان لەو دەمێک کە تۆ تەمەشای دەکەی ئەوە مشکلێکی کێشەی هەیە یان ئەو کەسێک کە تەمەشا دەکە بەگاڵ تەزاری و تەمەشای دەکا بە سوک تەمەشای دەکا ئیدی ئەو دەتەقتەوە پێی ناخۆشە لەوانەیە لەو کاتە ئێوش مشکلێکی هەیە عەسابێکی هەیە عەسابی تەواو نییە ئەو کەسێک کە تەمەشای دەکاتن بە نەزەرشی خراپ تەمەشای دەکا بۆ گاڵت زارێک تەمەشای دەکا پێی تووڕە دەبی و ئەو شتان بابەتانە هەیە چاولێکردن و تەماشاکردن لە کەسێکی کە هیچ ئیرادێکی نییە بە نەزەری من قەت ئاوانە بوو لە ماڵەوەش ئاوە سەیرم ناکەن بۆ ئێستا ئەو کابرایوا سەیری من دەکەن ئەمە بەهیچ تەماشاکردنێک تێک ناچم من بەو کەسانە دەرێم نەخۆشی دەرونیان هەیە چ قسەیەک تێرە سەر ئەو بابەت وەڵی سەرنج یعنی سەرنجدانە زۆری ئەو شتانە سەرنجدانە ئێستا کەسێک بەلاما تێپەڕ دەبێ بۆ نمونە سەیری من دەکا با سەیرم کە با ڕاوەستێ هەر سەیرم کە کە پرسیارێک شتێکی نەبوو جوابی نادەمەوە پێویست ناکە ئەو شتانە یعنی مەسەلەیەک نییە گەورەی بکەیت نابێ گەورەی بکەیت نایە بە هەندی وەگری لەوانەیە بە کەسێک تێگەیشت بێ لەوانەیە بڵێن لەوانەیە بێ بدناسێ خۆ هەموو ئەوەیەک نییە ئیشی پێت بێ یان بە کەسێکت بشوپێنێ ئەوە هەموو شتانێک کە باسز کە ڕەنگە بەلای جەنابتەوە ئاسایی بێت ئەی خۆت کەسی وا هەبووە تەمەشاکردنێکی ئاسایی تەمەشات کرد بێت و کێشت بۆ دروست بوو بێت نەخیر بەی شێواز لە دەوروبەرێک لە نێزیکت شتی وا ڕووی نەداوە وەڵی لە پێشم ڕووی داوە کەسێک سەیری یەکێکی کردو ها کاکە بۆ سەیرم دەکەی سەیرم مەکە بۆ سەیرم دەکەی ئەوە ئینجا لە سەعساب بۆ لە نازام لە سەبەبێک تەمەشاکردن کە باسمان کرد جۆری هەیە جۆرەك هەیە خەڵکەکە ڕەنگە بچوبێنێ بە کەسێکی نێزیکی خۆی و ڕەنگە پێویستی بە شتێک بێرە لای جەنابەت یان ئیشێکی بە جەنابەت هەبێ بەڵام تەمەشاکردنێک هەیە هۆکاری خراپی لە دووام کەسەکە دێ لە ژێرەوە تا تۆقی سەر تەمەشات دەکات تەمەشاکردنەکەشی ئاسایی نییە قسەت چیە لەسەر ئەو جۆرە تەمەشاکردنە خۆت لە دڵی خۆ شتێکت بۆ دروست دەبێ ئەڵێ بێ بۆ ئاوە سەیری من بکە ئەخر من قەت ئاوانە بوو لە ماڵەوەش ئاوە سەیرم ناکەن بۆ ئێستا ئەو کابرایوا سەیری من دەکە شتێک لە دڵی خۆت دروست دەبێ جەنابتان چ قسێکتانی لەسەر ئەو دیاردەیە دیاردەیەکی زۆر ناشرین ئەو شتە هەرچەندە پێشترێ باو بوو ئێستا تۆزە کەم بووە بەڵام ئەگەر بێت و هەر نەمینێ زۆر جوانتریش دەبێت قەت لەسەر ئەو جۆرە دیاردەیە توش شێشە بووی وەڵای توش بووینە بەس خۆمان لێلادە چۆن بۆ نمونە کەسەکە چۆن تەمەشای کردی جاری وایە لە شوێنێک دەڕۆین کەسێک لەگەردا بە نەوعک سەیری دەکا خۆی سیرکردن مانایکی خۆی دەرێ ئەوەی کە سەیری دەکە یان حەزی لێتە یان ڕقی لێتە ئەجە من نازانەوە کەسە حەزی لێمە یان ڕقی لێمە ئەو بۆ میش بە خۆم لێلادایە لەو شتە بەڵێ شتەشی ناشتیم بوو خۆت تەمەشا کەس دەکەی نەخێر نەخێر من لە دەرێ ژیایمە سپێویست ناکە لە دەرێ هەر کەسە ئاسایی خۆی دەژی و کەسم شای کەس ناکە چ وڵاتێک بووی من یاریزانی هەڵبژاردەی عێراقم زۆر وڵاتانم کردی نزیکەی 30 وڵاتم کردی لەو 30 وڵاتەی کە جەنابەت تێیدا گەڕای و خەڵکەکەی وێت بینی و ناسیوتە لەوێ ئەو جۆرە دیاردانە زۆرە هیچ شیوانیان ئەوە شتەکە کە کەس هەستش پێ ناکە لە هەر وڵات بڕۆ تووشای لە هەر وڵاتێک بی کەس هەست بۆ شتە ناکە کە یەکێک سەیری کەسێک دەکات ئەو شتە بەس لە ناو کورد زۆرەوەی شۆکاری ئەوەیە نامسەقەفیە ئەگەنای شتە شیوانە لۆ سەیری دکەم ئەتو هەر شتێک بی زۆر جار هەیە شوبهاندنە کەسە بووە هەلو خۆم تەمەشام کردیە وام زانیە لەبەرەوەی بە حکمیەوەی ماوەکی زۆر لە دەرێمەکە هاتیتمەوە بە پێکەینەوە تەمشان ئۆ وەڵا فران کەستا کە تەمشان کەسەکە تا مشاکەیتمەوە زانیتم کە هەو نییە لەبەرەوەی ئەگەر هەو بواە
ئەویش هەمان ڕەتفعلی دەبوو لەبەرەوەی کە نەیبوو گۆتم داوای لێبوردن دەکەم شوبهاندن بوو. لە چ وڵاتێکی جەنابەت؟ ئەڵمانیا. ئەڵمانیای لە ئەڵمانیا ئەو جۆرە دیاردەیە زۆرە هەیە یاخود هەر نییە. خەڵک کاتی نییە. کات زۆر مهمە. خۆی بۆ شتانە و مەشغول ناکە بەخوا خەڵک بۆ تەمەشای کردم و ئەمەش ڕاهاتنی لەگەر وەزعەکە بەس دەزانین کە تەمەشاکردنەکانیان بە تەمەشاکردنی خراپ نییە بە شتی خراپ نییە هەتا ئێستا شتە ڕووی نەدا لەلای منەوە. کە ئەو کەسەت بە بۆ نمونە کەسێکت بە یەکی تر شوبهاندووە پێت گوتێ داوای لێبوردن دەکەم نەکەنی یاسایی بووە یاخود گوتێتی داوای لێبوردنی شتانی باس کردی؟ داوای لێبوردنەکەی من بە زەردەخەنەوە بووە حتمما دەبێ قبوڵیکە. بەڵێ. شوبهاندن ئەوە زۆرە و حاڵەتانە هەیە بۆ نمونە ڕەنگە لەو بازاڕەدا من کەسێک بە کەسێکی نێزیی خۆم بشوبهێنم و تەمەشای بکەم بەڵام زۆرە تەمەشاکردنێک هەیە زۆر ناشیرنا کەسەکە دەڕوات بۆ نمونە جەنابتان تاخم تراکسووتان لەبەرە کەسی وەرزشینە و ئەو برادرش لە ئەوروپا هاتوتەوە بەخێر بێتەوە بەڵام ئایا یاساییە من لە بنی پێێتەوە تا تۆقی سرت يعني نوعا ما بناشيرني تماشای بکەم يعني ئەو جلەی کە لەبەر جەنابتە بە شتێکی نامۆ بیبینم کەلێشت تێپەڕ دەبم ئاورد لێ بدەمەوە. من بەو کەسانە دەرێم نەخۆشی دەرونیان هەیە چ پەیوەندی بە تودای من جلکەچی لەبەرکەمیان هەر چۆنەچی بژیم بە ئازادی بم و بە ئازادیش دەژیم هەر شتەچی بکەم ئەو پەیوەندی بە خۆمەوەدانێ بە کەسی دانیە سیرکردن بیدایەتیش ئاماژەم پێ کرد یان ڕقیلێت یان حەزیلێتە ئەو ڕەنگە توش زلکەی جوان لە بەرکەی ڕەنگە شێوازەشی جوان تەبی ڕەنگە شێوازی ڕۆژنەکەت ناشرین بی ئەو بەدڵی نەبی ڕەنگە شپەی کەسەکەت لێکە بەڵام بەحام لە مجتەمەعی کوردی هۆکاری ینی نامی سەقەفیە بەڕاستی شتێکی زۆر ناشرینە. تەماشاس دەکەی؟ وەڵی تەماشای جەوەکەی مەزەکەی جەوەکە چیتی؟ بەخوای نازم خەڵکەکە ینی تەماشا دەکەم زۆر کزە کەس بێتاقەتە. لەو تەماشاکردنت کزی خەڵکەکەت بەدی کرد تەماشاکردنێکی ئاسایی بوو بەڵام زۆرە تەماشاکردنێک هەیە نائاساییە بۆ نمونە کەسێک زۆر بۆ نمونە بە سەرنجەوە تەماشات دەکات چ قسەیەک تێ لەسەر ئەو زۆرە تەماشاکردن؟ وەڵی ئەخر دەبی بزانێ ئەو کەسە لەو چ تەماشا دەکات چمە بەستێک بەس من تەماشا وەزعەکەم دەکرد ینی تەماشا دەکەی خەڵک زۆر بێزارە زۆر ینی بێخولقە بێوەزع تەماشای دڵی خۆش نییە بەڕاستی ناوەڵە. دڵت خۆشە خۆت؟ نا وەکو شخصی خۆم بەس وەکو کە تەماشای وڵاتەکەم دەکەم تەماشای هەموو نەهامەتیەکەم خۆ دڵ خۆشنی بڕاستی. باشە ئەو وەزع ئەو بارودۆخی کە بەسەر ئەو کۆمەلگای ئێمەدا هاتووە بەڕاستی بارودۆخێکی ناخۆشە بۆ نمونە گەنجەکانمان ڕۆژانە سەفەر دەکەن بەڵام بابینە سەر بابەتێک لێستادا دەبینین زۆرە تەماشاکردنێک کە خەڵک پێ بێتاقەت دەبێت ئەو بابەتێک کە جەنابەت باس کردوتە تەماشا ئەو خەڵکە دەکەم لەو بازاڕە خەڵکەکە کزە و بێتاقەتە بۆ نمونە کەسێک بەو بێتاقەتیەوە کە تەماشای بکەی زۆر تەماشایی بکەی ئەتوو لە خەیاڵی ئەوەی بکە ئەو کەسە بۆەوە بێتاقەتە پێتێک دەچێت دەرێ بۆ تەماشام دەکەن. وێ تەمان ناخۆشت و کەسێک تەماشات ئەو لەوانەیە بە شێوەش کەف کردگە تەماشای دەکەی ئێمستا تەماشاوە خەڵکەکە دەکەم لەوانەیە دڵم بۆی یان شتێک بێ بەس ئەو لەوانەیە بە شتشکە لێکداتەوە کە تەماشای دەکەم. لە سەرەتای ساڵی 90ەکان تا سەرەتای ساڵی 2000ەکان لەسەر تەماشاکردن گەورەترین فەرتەنە دروست دەبوو. کەسەکە دەگەڕاوە یاخود لە شوێنێکی گشتی دانیشت بوو کاکە لۆ تەمەشام دەکەی کاکە بۆ سەیرم دەکەی کاکە لۆ چاوم لێ دەکەی کەسەکەش تەماشای کرد بوو کەسەکە تەبعاً بەڵام پێی دەگۆ زۆر سپاس برام پێی دەگۆ کاکە کاتەمەشام کردی کەچی تەمەشاشی کردبوو لەوێ دەبوونە کێشە ئەگەر لە چایخانەی بانە پیارەیان با دەدا یەکتری مێزیان ئەوەردەکە خەڵک داهات بە ئاخیری کێشەکە گەورە دەبوو کەسێک داات ئەرێکاکە ئەو کێشە گەورەیە کەسەکە لا چاوەکی شیم بووە لەسەر وڵا بە سەر تەماشاکردنەشی بووە. خزارەوە ئێستا من لێرە تەماشا زۆر شتەوە دەکەم تەماشا ئەو لام دەکەێت دیقەتت دامن بەسە من لەوانەیە کەسی دوا دەزان تەماشا دەکەم تەماشاوی ناکەم ئەوەش هەمووی دەگەڕێت لەوەی ئینسان لەو سەردەمەدا زۆر خەمی هەیە زۆر مەشغولە یعنی زۆر شت بەڕاستی لە ئێستادا ئەنی کەسەکان کە تەماشا دەکەیت و
دڵی ئەوەندە پڕەلوانی بە سعاتێک تەماشا شتێک دەکات فکریشی لەسەوەی شتەی بەرامبەری نەبێ ئەو کەسێک کە تەمەشای دەکەی قەت بە جواب نەهاتووە کاکە بۆ تەمەشام دەکەی بە نسبەتە خۆم بەس بیستیتم زۆر جار شتی وا ڕوویدایە چاو نابەسترێت ئێستا من تەمەشای و خەڵکەم دەکرد بەشێکیان تەمەشای خەڵکی دیکەیان دەکرد و لەسەر تەمەشاکردن پرسیارمان کرد وتمان جاران دیاردەکە زۆر پەرش و بڵاو بوو خەڵک لەسەر تەمەشاکردنێک گەورەترین فەرتەنەی دروست دەکرد بەڵام لە ئێستادا کەم بۆتەوە نەک بگاتە ئەو ڕادەیە کە هەرنەمێنێ هەیە خەڵکانێک هەن بە شێوازی جیاجیا سەیری هەردوو ڕەگەز دەکەن کەسی وا هەیە لەلای یاساییە کە تەمەشای بکرێت کەسێک وتی ئەو کەسێک کە تەمەشام دەکات یان خۆشمی دەوێت یان ڕقی لێمە بەڵام جۆرە تەمەشاکردنێکش هەیە نەڕقی لێتە و نەخۆشتیشی دەوێت شتێکی تۆ لە ڕوخسارت لە جلوبەرگەکانت لە شێوە و باڵات سەرنجی ئەو کەسی ڕاکێشاوە و کەسی واش هەیە بۆ نمونە بە ناشیرنی سەیرت دەکات کە تەمەشات دەکات و ئاورد لێ دەداتەوە ئەو جۆرە تەمەشاکردنە وا لە کەسی بەرامبەر دەکات کەسەکە پێی تێک بچێت و لێت بگەڕێتەوە پێت بڵێ بۆ تەمەشام دەکەی بەندێکی کوردیش هەیە دەڵێ بە تەمەشاکردن کەس نابێتە پاشا تۆ هەر تەمەشای من بکە تۆ هەر خۆتی و منیش هەر خۆمم بەڵام تکایە ئەگەر تەمەشای کەسێکتان کرد بە ئاسایی تەمەشای بکەن وەکو وتمان چاو داناخرێت بەڵام کە تەمەشاکردنەکە چووە فۆرمی نائاسایی بە نائاسایی تەمەشا کەسەکەت کرد کەسەکە حەقی خۆیەتی و لێت بگەڕێتەوە پێت بڵێ بۆ تەمەشام دەکەی تکایە ئەو دیاردە ناشیرنە واز دەبێت بە ئاسایی سەیری خەڵک بکەن بۆ نمونە کەسەکە شتێکی جوانی لەبەرە و سەرنجی جەنابتی ڕاکێشاوە تەمەشای بکە بەڵام ئەو تەمەشاکردنە نا کە تەڕکێز لەسەر کەسەکە بدەی و وای لێ بکەی لێت بگەڕێتەوە خۆت کێشە بە خۆت دروست بکەی ئەمن ئاسایی تەمەشاتان دەکەم و ئێوەش بە ئاسایی تەمەشا خەڵک بکەن ئەمن ئەزوەری براهیمم لەگەڵ هاوکارم دەشتی شوان تەمەشای خەڵکمان کرد و پرۆگرامەکەمان تایبەت کرد بە تەمەشاکردن تا پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ